بسم الله الرحمن الرحيم والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم الدين. أما بعد، السلام عليكم ورحمة الله. قيشتنا باسي فرمايشتك لو فرمايشت جواناني بيغمر إخوة صلى الله عليه وسلم كثير من لك أوش أفضل ما تدوين به الحجامة ينشى ثلاثة في الشفاء لحديث كتر داد فرمي واتا پیغمبر خوا صلی الله علیه وسلم فرمه باشترین درمان بۆ چارەسەرکردن بۆ نەخۆشیەکان زۆری حیجامەیە ئینسان ئەتوانێت ئەمە سنەتێکە لە سنەتەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. هەرچی شوێنێکت چاک کە بژینشان ئەکا زیاتر بۆ شوێنانە یان بۆ خوێن ئەوانەی کە خوێنیان خەسە ئەوانەی کە خوێنیان ئیتر عەزیەتیانەدا لە هەرچی بارێکا بێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەمری کردووە. لەم حەدیثەشدا دەفەرمێن باشترین دەرمان بۆ ئێوە بەکاری بێنن کەڵە شاخە کە ئینسان ئەنجامی بدا. یا لە حەدیثێکی تردا دەفەرمێ شفا هەیە لە سێ شتا، یەکێ لەوانە دەفەرمێ کەڵە شاخە ئینسان ئەنجامی بدا. حەدیثێکی ترمان هەیە ئادابی مزگەوتە، یەکێ لەوانە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نەهی کردووە لەناو مزگەوتە پەنجە بتەقێنی. ئەمە زۆر جا موسڵمانان حەدیثە غافڵن، پەنجە تەقانن لەناو حەرەمدا پێغەمبەری خوا وتێتی مەیکەن چونکە لە ئەجر و پاداشتەکانتان کەمە کاتەوە. بەڵام خۆی پەنجەی دەست یان پەنجەی پاد لە نوێژە لە ئەنتنای نوێژە هەستاندا خۆی تەقی، ئەمە تەبیعیە. بەڵام ئاوادانیشی ئاوا بکەی ئەمانە باش نییە، پێغەمبەری خوا نەهی کردووە. خی گەورە ڕەحم بان وەلایەکمان بکە و فڕمبانیژەکانمان بکەین.